تەواوی چین و توێژەکان بەتایبەت خوێنکاران بەتایبەت شاری سلێمانی شاری سادقی مرد کە هەمیشە ئێستا هەواڵەکانمان هەموو ئاگا لێیە ئێمەش وەکو خەڵکی قەڵازێ دەنجی خۆمان دەخینە پاڵ تەواوی شار و شارۆچکەکان و خۆشیان حکوومەت و حیزبەکان باش خەڵکی قەڵازێ دەناسن پێویست ناکە گرێویش لەسەر خەڵکی قەڵازێ بکەن قەڵازێ هەمیشە پێشەنگ بووە لە هەموو گۆڕانکاری لە هەموو شۆڕشەکانیش ئینشاءالله و کاتەش شۆڕشەکانیش لێرەوە دەست پێ دەکاتەوە داواکاریمە ئیلا هەڵەشانەوەی حکوومەتە لە غەیری یعنی لە ناوی بەرین لە ناو بە دەردیمان فەرقی خۆمان دەبوو بە هەمان مەفریکەین و تەواوە هیچ داواکاریمان لە حکوومەتە نییە چونکاتی لە داواکاری چۆتە دەرێ گاڵتەی بەکات داواکاری دێ جا بە نووسراو بێ بە قسە بێ گاڵتەی پێدێ ئیلا دەبێ و حکوومەتە هەڵوەشێتەوە بۆ پیشاندانەکان بەردەوام دەبێ بەرەو ئاقاری خراپیش دەڕوا هیوادارم حکوومەت هەتا زوێ بۆ خۆی هەڵوەشێنێتەوە نەک خەڵک ینی بە این هەڵی وەشێنێتەوە